بۆ بە ئاگابوون لە بەڕێوەچوونی فێستیڤالەکە لەگەڵ بەڕێز ڕێکەوت حەمە تۆفیق بەڕێوەبەری هونەری فێستیڤال گفتوگۆ دەکەین. زۆر بەخێربێ. زۆر سپاس دەکەم. فێستیڤاڵی کورتە فیلمی کوردی کەی و لەکوێ بەڕێوە دەچێت؟ بەڵێ پێشەکی سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورسات کە پاڵپشتی میدیایی فستیڤاڵەکەمانەکات. بە وەڵامی پرسیارەکەتان فستیڤاڵ بڕیارە لە چواری 2026 لە سیتی سینەما لە سلێمانی بەڕێوە بچێت. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. فیلمە بەشداربووەکان کە ئەو فیلمانەی بەشداریان کردووە ژمارەیان چەندە و هەروەها بەرهەمی کوێن؟ ئەو فیلمانەی کە نێردراون بۆ فستیڤاڵەکەمان و کە هەڵبژێراون لەلایەن لیژنەی هەڵبژاردننی فیلمەکانەوە سێکشن کۆمیتی ژمارەیان 29 فیلم کە دوجار بڕیاری لەسەردراو لە فستیڤاڵەکەیە با بڵین پەسەند کراوە. کۆی فیلمەکانی کە بەشداریان کردبوو چەند بوون؟ بەڵێ زیاتر لە 200 فیلم هاتە نێردرا بۆ فستیڤاڵەکە، بەڵام دوجار بەپێی پێوەرەکانی فستیڤاڵ کە دەستنیشان کرابوون پێشتر و لە سوشال میدیاکانیشا بە فەرمی بڵاومان کردبەوە 29 فیلمیان هەڵبژاردووە، چواریان بەڵگە فیلمە، 25یان فیلمی چیرۆکیە باڵێن درامە. واتە ئەم فیلمانە هەمویان بەشداری دەکەن و ئەبنە خاوەنی خەڵات یاخود چەند فیلم دەبێتە براوەی فێستیڤاڵەکە؟ ڕێکخەرانی فستیڤاڵەکە پێشتر لەسەرەوە کۆ بووین و ینی با بڵین لەگەڵ سلێکشن کۆمیتیامە پێشتر قسەمان کردبوو لەسەر ئەوەی کە ئەوان فیلمەکان هەڵبژێرن، واتە پۆلی فیلمەکان جیانەکەنەوە بۆ بڵین بۆ بەشی نمایش یاخود بەشی پێشبڕکێ کۆ بووین لەسەر ئەوەی کە لەم خولەیە لەبەرەوەی کە دەرفەتێکی باشتر هەبێ، هەستی چێبڕچێ بوون و با بڵین مشارەکەکەی زیاتر بێ، بڕیارماندا پۆلی فیلمەکان جیانەکەینەوە هەمووی بۆ ئەوە بێت کە بچێتە قۆناغی با بڵین پێشبڕکێەوە، یانی واتە کەتیگۆری جیان نەکراوەتەوە. نەخێ بە هیچ وێ جیان نەکراوەتەوە. ئەو فیلمانەی کە هەڵبژێرداون بۆ فستیڤاڵەکە ڕکابەری بۆ بردنەوەی 11 خەڵاتەکەن. 11 خەڵات. خەڵاتەکان چی و چی دەبن؟ خەڵاتەکان دەتوانین بڵین خەڵاتی باشترین سیناریۆ، باشترین دەرهێنار، باشترین مۆنتاژ، باشترین ئەکتەر لە کورد لە کچ، باشترین میوزیکە، باشترین ئارت دایرەکتەر و 11 خەڵاتەکانەوە گرنگەکانی بوون. بەڵێ دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. هەمیشە وایە لە کاتی ئاشکراکردنی فیلمەکانە مەبەستم فیلمە وەرگیراوەکانە گلەی و گازندا زۆر دەکرێتە سەر بۆ نمونە ئەندامانی فێستیڤاڵ وا بڵێن. تا چەند گلەی هاتوۆتە سەر ئەم فێستیڤاڵە بۆ ئەو مەبەستە؟ ئەتوانم بڵم لەبەرەوەی کە 3 ڕۆژ ئێمە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردووە لە سۆشیال میدیاکانی فستیڤاڵ و بە فەرمی ئەو فیلمانی کە هەڵبژێردراون و ئیعلان کرانەوەی با بڵین ئاشکراکرا کەم تا زۆرێک هەموو فستیڤاڵێک بۆ ڕێکخەران و هەم بۆ بەتایبەت بۆ لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان لەگەڵ لیژنەی داوەریان ڕوبەڕووی هەندێک لە گلەیەکانە بنەوە. من حەزەکەم ئەو بڵێم لێرەوە بەڕاستی کە گرنگە ئەنی ئاماژەی پێبین فیلمە وەرگیراوەکان یاخود با بڵین فیلمە وەرنەگیراوەکان مانای ئەوە نیە و فیلمێکە وەرنەگیرا بێت لە فستیڤاڵەکەیە کەیتر ئەوە ئاستی فیلمەکە لە ئاستێکی خراپە بێ یاخود شیاو نەبێ بۆ بینین و بۆ نمایشکردن. نا هەموو فستیڤاڵێک پێوەرێکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی. تۆ ئێمە لە فستیڤاڵە پابند بووین بە 3 ڕۆژی بەڕۆچوونی فستیڤاڵەکە. لەم 3 ڕۆژای ئێمە توانین بڵێن لیمتیدێکی دیاریکراوی هەیە کە ڕەنگە بڵین 5 ساعات یاخود بۆ 6 ساعات کاتمان هەیە لە ماوەی ئەو 6 ڕۆژەیە ئەو 3 ڕۆژەیە ئەو فیلمانەی تیانمایش کەواتە ئەتوانین بڵین لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان کۆمەڵک فیلمی باشیان هەڵبژاردبوو، بەڵام دوجارە بێ ئاگاشمان لەوە بێت کە فستیڤاڵ توانای هەیە ئەو ژمارەی کەوتمان 29 فیلمە توانای نمایشکردنی 29 فیلمی هەیە. ئەجینا ئەگەر بگەڕێنەوە بۆ سلێکشن کۆمیتی ڕەنگە بڵێم 50 فیلم زیاتر یانی با بڵین پەسەند کرابێ قوبوڵ کرابێ بۆ وەرگرتن، بەڵام ئاگامان پێویستە لەوە بێت کە فستیڤاڵ توانای ئەوەندە سەعات لە 3 ڕۆژە نمایشکردنی هەیە. بۆیە ئەمە گرنگە بیڵێمەوە ئەو فیلمانی کە وەرنەگیراون مانای ئەوە نییە کە تێو فیلمانە قوبوڵ کراو نەبوون یاخود ڕەت کرابێتنەوە لەبەرەوەی کە ئاسی هونەریان نزمە نەخێر بە پێچەوانەوە. توانم بڵێم فیلمی تری زۆر باشتری شەبوو کە ئەمانتوانی ینی بەپێی نمرەبەندی لیژنەی سلێکشن لیژنەی با بڵین
هەڵبژاردننی فیلمەکان بێتە ناو فستیڤالەکەەوە بەڵام بیرمان نەچێتەوە توانای فستیڤال دیاریکرااو بوو لەوەندە فیلمە هەیە کە نمایشی بکات لە ماوەی 3 ڕۆژی فستیڤالە. ڕۆڵی گەنج لەم فستیڤالەدا چۆن دەبینی مەبەستم فیلمە بەشدار بۆکانیانە؟ فیلمە بەشدار بۆکانە توانم بڵێم ئێمە ئەوەی کەی بینین و بینیمانە بەڕاستی لە دەرهێنەران با بڵین لە ئەوانی کە فیلمان بۆ ئێمە نردووە توانم بڵم فیلمی گەنجانی تایە فیلمی ئەزمۆنی تایە با بڵین خوێندکارانی زانکۆ وەزایدنەوەشی توانین بڵین فیلمی تایە کە خەڵکانێکن زۆر بە ئەزمۆن و فیلمەکانیان لە چەند فستیڤاڵێکی ئینتەرناشناڵە خەڵات کرا و خڵاتیان بەدەستهێناوە. ڕۆڵی ئەوانەی کە سپۆنسەری ئەم فستیڤالە دەکەن چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەسپاسەوە هەڵبەت بە هاوکاریکردنی لایەنی سپۆنسەرەکان و بە جەنابیشتانەوە وەکو دەستگای میدیای کورسات بێگومان ینی پاڵپشتیکردنی هەموو لایەنەکانی سپۆنسەر بۆ فستیڤالەکە ئەوان فستیڤال ئەگەێنە ئەو قۆناغی کەیتە بەڕێوە بچێت و ئەنجام بدرێت و پێم خۆشە لێرەشەوە گە دەرفەتە بێ بۆی کە ناویان بهێنین و سپاسیان بکەین هەڵبەت گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە ئانزۆ فاوندیشن گروپی کۆمپانیاکانی قەیوان کۆمپانیای باڵوو سیتی سینەما و ڕێستۆرانتی میگبیک میترۆ نۆم فاوندیشن جارێکتر بە دەستگای میدیای کورساتەوە کە سپۆنسەری دەستگای میدیای کورسات لە پشتی فستیڤالەکەمانەوە بێت ئەمە هاوکاریەکانی ئەوانن کە ئەتوانن فستیڤال بەباشی بەڕێوە بچێت. تا چەند گرنگە ئێمە لە فستیڤالەکانە فیلمەکانمان نمایشکەین؟ بێگومان تۆ فیلم بۆچی دروستەکەی دوجار بۆ بینە دروستەکەیت یانە بێت تۆ پلتفۆرمێکی تایبەتی خۆتت هەبێت. بەڵام منیش مەبەستم ئەوەیە بێگومان یانە بێت پشتبەری بۆی کە لە پلتفۆرمێکی تایبەت تا فیلمەکەتی تا نمایش بکەیت کە ئەمە زۆر کەمترین دەرفەتە بۆی کە لە کورتە فیلم لە پلتفۆرمێکی تایبەتیان لە نمایشێکی تایبەتە نمایشی بکەیت تاکە شوێنێک کە توانین بڵین فیلمی کورتی تیان نمایش بکرێ بەڕاستی پەنابردنە بۆ فستیڤالەکان. خۆی بوونی فستیڤال خۆشی ئەو گرنگیەشی هەیە ینی هەر هەیەجانی فستیڤال خۆی هەستی فیلم دروستکردن لای فیلم سازان زیاتر دروست دەکات یعنی ئەمە زۆر گرنگە کە وجودی فستیڤال و سازکردنی فستیڤال و لەگەڵ ئەوەشە ناردنی فیلم بۆ فستیڤال و نمایشکردنی لە فستیڤالە بۆ خۆی باشەیەکی گەورەی لە پشتەوەی لەبەرەوەی کە تۆ دەرفەتێکی باشە بینەرێکی باش لە خۆی کۆکاتەوە کارت بۆ ئاسانەکات و فیلمەکەتی تیان نمایش دەکرێت. ڕۆڵی بەشی هونەری سینەما بێگومان نابێ ئێمە لە بیریکەین بێگومان ساڵانی پێشووتریش خاوەنی چەندین فستیڤاڵی گەورە گەورە و چەندین دیدار و نمایشی تایبەتی فیلم بوون و هەروەها بەشی سینەما کە پێشتر بەڕێوەبەرێتی سینەمای سلێمانی بووە چەندین فیلمیشی بەرهەم هێناوە. بێگومان ڕۆڵەکە دوجار ئەوشمان بیر نەچێتەوە ئیستاکە ئەنجامدەری ئەم فستیڤاڵە بەشی هونەری سینەما بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیە. ئەمان وەکو کەرتی حکوبی با بڵین کەرتی گشتی ئەنجامدەری فستیڤاڵەکە دوجار ئەمانن پشت بەستن بە ئەزمۆنی ڕابردوو بەشی هونەری سینەما کەوکو جەنابش دامەژت پێ پێشتر بەڕێوەبەراتی بووە خاوەنی هەڵە نەبم لەو ژمارەیە 4 بۆ 5 فستیڤاڵی ئەنجام ماوە جگەلەوە چەندین ئیڤێنت و چەندین دیدار و چەندین وەرکشۆپی لە بواری سینەمایە ڕێخست و ئەنجام ماوە. بێگومان ئێستاش هەر پشبەستنە بەو ئەزمونە بەو کادرانی و بۆ هونەرمەندانی کە لەناو بەشی هونەری سینەمایە هەن کە ئێستاکە لە ئەنجامدان و لە پرۆسەی ڕاپەڕاندنی کاروبارەکانی ئەم فستیڤاڵە ئاچیان هەیە و ڕۆڵیان هەیە. لە سەروبەندی ئەم جەنگەی کە بەرۆکی گرتوین تا چەند گرنگە هونەر و هونەرمەندان بە هونەرەکانیان وەکو چەکێک بەکاربێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمن. بێگومان هونەر بە هەموو بوارەکانیەوە سینەما شانۆ و ئیلاخری یعنی تا بە هەموو بەشەکانی و بە هەموو بینراوەکان و بە هەموویەوە با بڵین بەڕاستی زمانە لە هەموو کاتێکە یعنی با بڵین گوتارە لە هەموو کاتێکە بارودۆخ لە هەچ دۆخێکا بین ئێستاکە بەڕاستی هیوادارم ئەم دۆخە تێپەڕێت و ئەم ناوچەی ئێمە پارێزاو بێت لە ڕووی هەموو شتێکەوە بەڵام ناشکرێت ئێمە ڕابوەستی ناشکرێت مەسەن سینەما بوەستێ ناکرێت شانۆ بوەستێ و هەموو کایەکانی تری هونەر بەڕاستی بۆیە
من ئەچمەوە سەرەوەی کە جارێکی تر هوەر لە هەموو کاتێکا زمانە لە هەموو کاتێکا داهێنانی خۆی هەیە چ لە کاتی جەنگابێ لە دۆخی هەچیە کابین بۆیە هوەر هەر وجود و وەزیفەی خۆی گرنگە. کاک ڕێکەوت حەمەد هوفێق بەڕێوەبەری هونەری ئەگەر شتێکت نەماوە کۆتایی پێدێنین. زۆ سپاس من شتێکی ئۆتۆم نەماوە تەنهامێت ئەو بڵم کە سپاس بۆ کورسات هەمیشە گرنگی بە بابەتە کەلتوریەکانەیەات. سپاس بۆ ئێوەش.